خلق وتی مامۆستا بە حیاتی نەچمە دەنگدان لە ژیانمدا دەنگم نەداوە بەڵام ئەمجار لەبەر خاتر دەچم دەنگ بە تو دەدەم دۆهۆک جیاوازە لەگەڵ شوێنەکانتی دیارە دەسەڵاتی ئەوێ ڕێگە نادات ینی خەڵکی تر زۆر بە ئازادانە کار بکات بۆیە زۆر خاوڵاتی تر ناتوانێت بۆن منە بە ئاشکرا پشتیوانی بکاتن خەڵکە بووە پێتان بڵێ ئێمە پشتیوانتانی دەنگتان پێدەین بەڵام سەردانمان مەکەن با کێشەمان بۆ دروست نەبێ ئەمە خەڵکەکەی خۆمان دەناسن نەفەر هەبووە زۆر ئەوماکو هاوڵاتیەک هەر پاشتی پاڵپشتی خۆمان دەنگدەرانی خۆمانش بەڵام دەگوم ئەمەسانی ئەمە حیسابی خۆ کۆمەی تەچی دەکەن لە بۆ تو ناویرین ینی خەڵکی کۆمەڵ نامە بەس بەڵێ دەرەوەی کۆمەڵ دەرەوەی کۆمەڵە یعنی دەنجی لۆ ئێمەیە بەڵام لەبەر واقع سیاسیەکەی فشار حیزبیەکەی کابرا ناتوانی و کەسە ناتوانی بە ئاشکراوە بڵێتن ئەگەر ئەمە ئەو دەنگانی بەدەستیێنی خۆمان ئەندامی خۆمانین خەلکی ترە چاوەڕێیەکەن ئەلەم هەڵبژارن ئەو دەنگانە زیاتر بن ئینشاءڵڵا ینی ئێوە ئەگەر نەناو خەڵکا بنیان بەدواداشتان کرد بە زیاد بێ ئەم دەنگانە من بخۆم ئەوەندەی دەگەڕێم و ئەوەندەی تەکلیف لە خەڵکی دەکەم و داوا دەکەم ئیستیزابەیەکی باشە ینی خەڵکە وتی مامۆستا بە حیاتی نەچمە دەنگدان لە ژیانمدا دەنگم نەداوە بەڵام ئەمجار لەبەر خاتر دەچم دەنگ بە تو دەدەم ینی ئەوە خەڵکی خۆش بەڵێ هیچ پەیوەندیشی بە کۆمەڵ نەبووە لە بۆ دەقەیەکی کۆمەڵ نەبووە